لك تمشي ونين تمشي مرم يا ردي وعد لك تمشي ونين درقذ وابوي دسوت هر وشي دار منين درقذ وابوي دسوت هر وشي دار منين أسخالي قلبنا تمشي برام يا الذي وحدرنك تمشي ولا ذاك ذل وابوي دسوت هر وشي دار منيا ذاك ذل وابوي دسوت هر وشي دار منيا شعب قلبي حزين قلبي حزين بنور ساوان متوي نور ساوان متوي مرهمي زامو برين دردو درمان متوي قرب دستي خد وقتل بكي ممنون توي مستحق قاتلي جانبته صافي السعيد ولو عاشق وحيران ريم الصلماني تسلبك نور إيمان أي حسن بإخوان دو خردي بيرنا بو يار بيركر أي حسن بإخوان دو خردي بيرنا بو يار بيركر قرنا كوش باينا دمردي تا دمري مايلي منايا قرنا كوش باينا دمردي تا مايلي منايا قسمت بدس حيمتينا خوم ليرا يار لا مدينة قسمت بدس حيمتينا خوم ليرا يار لا مدينة نضلك حزني فرينا روح درسو لا باذنايا نضلك حزني فرينا روح درسو لا باذنايا أي ما شاء الله هرهبن با سلامتك دستان خوش بي ئەو ڕۆستایلێکی جیاواز تێ مامۆستا جەوەکە بڕێ گەرمی کردە بە خۆشت باش گەرمی دەکەی خۆت تەنیا کردیە ئمە بەستی ئەوزارە دوو جار ماشڵە هەم لە بوو دەنگت هەم لە بوستایلت شتەکەمها پێ جوان بوون والله جوانە بگۆڕین والله جوانە دەست خۆش بی وجمال حين تريحون وحين ئەم زۆر حەزم لە ئێلەگ و ئەو تەرتیبات ئەوانەیە ئێلەکە بەخۆشتە شێوەیە ئێستا کورتەش لەسەر لەبەر کێ گەرم دەبی گەرم حەسرت دەکە حەسر وایە ئەس بچم بخۆ دەستێکی ئەو ساڵ بدرین ئەرە وەڵا جوانە ئەرێ وەڵا ماشەڵڵا بەس هۆسا شوویتێت ئەنەزانم کۆدێشم ژێت لێت دی توشتی بەخۆی لێت دی پاڵپشتیم دەکەی بچم ئەمە ژێکەچەوە هەبدورم ئێلەک سەشی جوانە دەرێم لە تو دێ وزان نازانم هە لەم نیش دێ لەوی دێ مامۆستا احتیما بەس وشی زەمەدانێکەی نەکە بێت
كاكا زمداني زمداني بس يا ابراهيم امر مخفض من خلاص كاكا زمداني لسه بعدين داني بكين كون بستيا والله باشا كا هبا فشاوها بس يعني وبخد بسيتت ايوه ولاش يتصعد ابراهيم تركماناني كو ما مستا تركماناني لا صدي سنة بدأ ديكور زوانا باوركب ها اوش زوانا اوش عين دستورك بهبي هبي برام امين كوا هم دون درجه الله كاوهل نزيك باشا مرو والله زوان تا يلا بالله سلامة فتحة طب هناك هاي بيني فيروز 15 دقيقة كده داني مو ايه يلا السلام عليكم ورحمة الله وبركاته البوشي وشان برو 22 جده هدمو هيدي امش ما شاء الله عرف خده فكي من فيديو كابريكايت سبحان الله حبيبي قلت بو دي ايك رمضان بي ابركابي 22 نص زيت جو هم اللي عمرش ما ندروا يعني جيش الله شامي جرينتر خدي قبيلك اتو تمشى رسمي خمام كم تمشى عم ذكر اورو 6 سال بيجستا يكم باشي بكردمان يعني تسنجنز بين اوقات ستمشى خمام هذا كان والله قوربين وقت ما ندروا شو بير بينا زار شكرا الحمد لله يوم مهم او هاوليني دوست براتي تندرستي هبت ها شاعر قصة شوش دلي باسي عمره 8 دكادري خوزقم يعني ليت الشباب يعود يوما فأخبره بما فعل المشيب خوزقم جنزي بقراباوا وصفي بيري خوم ذكر كتسيب السلام هنا ليت الشباب يعود يوما فأخبره بما فعل المشيب مشيب يعني التمن عمره وزليت لا لوي ما مستعان كدخيل لفقيات بيدرين ليت له تمنية ليت الشباب يعود يوم خوزي كا بجا ليت له تمنية تايواري بلا خوزي طاو روي ام داري خوزي بري كرتا كردي بيجين كسب خوزي ونجهشتي جوتك داري خوزي ببر حلالي ها داري خوزي ببر تسبو كسب خوزي نجهشتي جوتك كزيا كسب خوزيان نجهشتي جوتك كزيا نجهشتي جيش يعني كسب خوز جو بتمنى خواسن نجهشتي تا او اواتي خوي وخان مي زوتا كزي ادي بس بحلالها بس حلالي اكيد يلا افشافجي خود حس كتم دست ببین برو داره دا خوزی بدای نرخی گنجی بدای نرخی بابت که گرینگ کو نخوشیه که کوشنده یعنی نخوشیه که نبتنه کومالگهن ما کومالگه رجالات و نفراز بر کو همی جهان صبر سینگت همی جهانی گرتینه دجمنه مروفاتیه دجمنه که گله که موزنه هشیاریه که گله که زیده دوید الدست بیکه بيت ام ايكو دو باريزين هشيار بيني بطيبه تيجي بطيبه يعني خو هشيار كرنا كزيدل دف كومالجي هبت سنورك توند بيتا دانان كو اف نخوشيا هيدي بيتا كنترول كرن زيدتر نبر بلاف بت او نخوشيا امجي بحسكين نخوشيا كتو دي چي دي چاره سريه كابسانه هي ورگرتي حبكه يانجي چزانم دي چه هدف نوش داره کی بلکو نخوشیه که حوصای خودی نکد وکی کس توش بینه ده تا کومالگه ده کومالگهش نافچن بله همون کومالگه شو پیویدن آلن کارسات شلون ما هميا بارزت يعني اللي سرّي قوي كريجري شي زور شي اللي ذكرت سرّي قوي ك هوشداري و امشگاری شي زور لباري وذكرت بلام كساني آلوده بم بابتو یاخود کسانی دیکه که بازرگانی پیو دکن حزی چلیسی امان وادکات که ام بابتا ل قرنو لم لولولای و کوملگا بلاو بیتو ایدی به هر جورک اویش مسئله آلوده بونا با ماده هوش برکان بشویش گشتی آیا ام آلوده بونا تا چند کاریگری لسر کیانی درونی او مروفه دەبێت یاخود خانەوادەی ئەم مرۆڤە چەندان لێکەوتەی زۆر خراپی دەبێت لە نێو کۆمەڵگەدا زۆر جار باس دەکرێت هەم لەلایەنی شەرعی و هەم لەلایەنە زانستێکیشەوە کە سەر هەڵدەچێشێت بۆ کۆمەڵێک بابەتی دیکەی نەخوازراو لە نێو کۆمەڵگەدا کە تەنیا لە تاچێکەوە ئەمە سەر هەڵدەدات ئەم بابەتە قسەی زۆر لەسەر هەیە قسەی لەسەر دەکرێت بێگومان ئەمەش خود حسکت میوانێکت تایبەت دێمە هەبێت
شارزاد بواره شریعت دا ما مستای زانینگه دکتر یوسف شافعی بلا کرم کتا ناف استودیو پاشیوی و گله بخیراتی دکتر ده کرم که يا الله وعليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور أكيد جنابتان لسر مادي هوش برا يا أخوة بخير بين دكتور جان ذكرناك جهماش دور أخوة دي بحث كين هم شلون زانستي وچنكي دكتوري بخوص سروي بابتيه وهم جالية الشرعتي و عودان كردو دكتور بخير بياخ السلامة دمي عفتانك يا ربي إن شاء الله خدي قبيل كتبي رمضان بيروز أجمعين لهم ولايتي إن شاء الله برينو كهوصا بحث كر قال أزي دار باز بي ورجع إيك بينو كبيستو الله شو مسألة وصب صانه هي دار باز بد دافع جوصا أكيد والله عندك بس يكن ونزق بونوي نشانه كان قيامته يقلو أنا المهم لا عمري ما دروة والله عمري ما دروة ويقله كاره كان هو كاره شدي كشي هي أو بيوندي بكاتي وين يكات كات كرته يعني روجانا كات كرته هو قال كل بشوى كشي دريجة عين الموضوع يتقارب الزمان اليوم يعني الروج وكو داني ليدي وكو دانا شي مثلا بيانيها تأي وارا حفته وكو مثلا روج وكو عوي حفتي ليدي مانغ وكو حفتي ليدي صال وكو مانغ وكو أو بابة النبي تتنزو أو بابة النبي دادرك ما خاني بكرة دا لأنها زانم لولو من وخدناه يعني كان لك إنه يزور درجة كريدة كاتو لو كابراي كريسي مثلا وقت زوديته أو حالة نفسي أنا جدور دبيني سري أوش تيبربوني كات بمبابته وكو فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم ويتزنابت آماجت بيدا إيدي نزيق بنوية لا روجر كاني يوم من عكس يا برادرت السيهي جورك كريدم يكسر شت سيهي بابو سيهي لكن قيامة زور نزيك خد سهل كده الله يا رب تآتي شو للسر يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد يعني نزيد شكرتوا لبعض يا الله دكتور بابت أفروكا هستياري كزيدا بيدفيت ومطرسيا كجالك زيدا مازنة ووحشك يجالك مازنة السرهمي جهان مباركية كو أوجي مادة توجبرن السرتاكي وبيجال سر كمالجيه همية چونكي خدينا كتوكي يك آلوده دوت مادة توجبر خيزانك تيك دتوكي خيزانك توجبت هدي كمالجيه تيك وشافي بابتي تشتكي نيد ناف كمالجيه هدا ام گریدانه که اسلام وکین باشه چه تشتی هوسا کو کاریگریت خراب بمرو و هنه یکسر حاتی حرام کرن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين دسخوشم هي لبو برنامه برزكتان وخيراتني ما مستعد دشتيو وبرا برزانه دكين طبعا دكتور جاسم مطوع زانایکی کویتیه دلیم مروفایتی برو سه آراسته دروه آراسته یکم برو الحاد زادره او قسی کدی کم لبو 20 سالی دیه يعني 20 سالی دی مروفایتی برو او سه آراسته دروه یک الحاد بروای نبی بخوا بپیغمبر بدین با قيامات با جهنم با يعني إيج لسر أو لانا ذكري آراستي دوام هاورا قزبازي لبو هلوشان نوي خيزان يعني أوان دالين إما لمروفاتي نيرومي غيري نيرومي رقزي تريشيه حتى أويلي باز دكن حتى حفتا رقزي دروه أوجل بو هالوشان نوي خيزان داك باب مام خال كر كتس حتي أو نميني خيزان سيمين كبابة كيمية ما دي هوشبر مروفايتي باشي 20 سالي دي برو أويدتي يعني أويك أو زانايا باسيكاتي يعني 20 سالي دي ماده هجبر ابيتا شتيچی زور سروشتی طبيعي یاسای لبو دردچی یاسای لبو خواردن استا اوروبا دستی پیکردیا هولندا بریاری دایا چند غرامێک لە بۆی هەیە بیخوا چەند غرامێک بچینی ئەڵمانیا بڕیاری دا ماڵتا ئیسپانیا جا
خەتەرناکی ئەو مادە بەڕاستی لە بۆ مرۆڤایەتی زۆر گەورە و ترسناکە. جا حقیقەتەن ئەگەر یعنی ئەو مادەیە بە هەموو لایەک پێ هەڵنەستین ڕۆشنبیریەکی نەوعی بڵاو نەکرێتەوە کۆمەلگا بەرەو هەڵدێر دەباتن. هەر لەبەر ئەوەش بووە من لە ساڵی 2015 ئەو بابەتەم هەڵبژارد. جا ئەوانەی کە مناقەشەیان کردم 4 دکتۆر بوون لەسەر دانانی عنوانی بابەتەکەم لۆ ئەوەت هەڵبژاردیە ئەوە 2015 ینی ئەمە پرسیاری ئەمەش لۆ ئەوەت هەڵبژارد. ینی ئەمن لە 2015 بەڕاستی هەستم بە مەترسی ئەو مادەی هۆشبەرەی دەکرد چونکە ئێمە لە هەرێمی کوردستان حدودمان عێراق لەگەر هەرێمی کوردستان حدودمان لەگەر ئێران وڵاتی کە دراوسەیمەیە 2000 نزیکەی 2000 کیلۆمەترە. دوای هەڵوەشانەوەی عێراق و هەموو مؤسساتەکانی چونکە کاتی خۆی عێراق پاکترین وڵات بوو لە ڕووی مادەی هۆشبەر چونکە یاسای توندی هەبوو هەر کەسێک لی بگیرا بە تیجارەتی پێ کرد بە یەکسەر ئەعدام دەکرا و یاسایەکە جێبەجێ دەکرا. جا ئەمن هەستم بەوەی کرە ئەو مەترسێ جا پێم گوتن دم لەبەر ئەوەی ئێمە سنوورمان لەگەر ئێران نزیکە بەڕاستی بەداخەوە ئێرانیش منبعی مادەی هۆشبەرە یعنی لە ئێرانەوە مادەی هۆشبەر ڕەوان نەدەکرێت لە بۆ عێراق بۆ خەلیج لە بۆ ئەوروپا. لێرە پرسیارێک دێتە پێشیانی باسیوت کریەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەم مادێ بۆی تەشانە نەکات مەسەلەی تەوعیە و هۆشیاری و ڕۆشنبیری پەیداکردنە سەبارەت بەم بابەتە پێت وایە ڕۆشنبیری لەم بارەیەوە نییە لە ئاستێکی باشدانە لە کاتێکدا ئەگەر پرسیارەکەشم درێژ دەوێتەوە سیر دەکەی لە زۆربەی فیلمە جیهانیەکان لە زۆربەی بەرنامە جیهانیەکان و لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی سمینار و کۆڕ و ڕێکخرا و بە چەندەها هەن ینی لە کۆمەڵگەی خۆشمان هەموو ئەوانە زائیدەن مامۆستایانی ئاینی ینی بە شێوەیەکی گشتی بەڕاستی ئیدانەی ئەم بابەتە دەکەن هەمیشە و حکوومەتیش لەلایەکی دیکە هەمیشە هەوڵ درراوە کە ڕێ لەم بابەتە بگیرێت بەڵام تەشەنە دەکات هۆکاری ئەم تەشانە سندنە چییە؟ ئایا تەوعیەکە وەکو پێویست نییە بۆشداریەکە یاخود شتێکی دیکایە؟ طبعاً هۆکارەکان زۆرن بەڵێ یەک لەوانەیە کە جەنابەت ئیشارەتت پێدا بەڕاستی هۆشیارەکە لەو ئاستەیدا نییە هەتا خودی خۆم گلەییم هەیە لە مامۆستایانی ئاینی گلەییم هەیە لە زانکۆیەکان لە قوتابخانەکان یعنی تەوعیەکی وا بکە بنبڕی ئەو بابەتەی بکە یان لێ نەگەڕێ ببیتە دیاردا چکە ناتوانانی ئەتو بنبڕی یەکجارە چی بکەیت بەڵام نەبیبیتە دیاردا کە بەداخەوە ئێستا بوویتە دیاردەیەکی تەواو بەربڵاو جا هۆکاری بەڕاستی گەلێک زۆرن ئەو هۆکارەکانی گەلێک زۆرن من هەندێک ئیشارەتم پێدایە حتا مەسەلەن ئەنجومەنی باڵای دادوەری هەرێم سەختیانەوە کردیتەوە کە ژمارەی حکوم ئەوانەی کە حکم دەدرێن بەهۆی مادە هۆشبەرەکان زۆر لە زیاد بووندایە ئەگەر بەرنامەیەکی نەوعی ڕۆشنبیری نەبێت ئەوە کوردستان ڕوو لە چ دەکە لە کارەسات دەکە بۆ طبعاً قسەی ئەنجومەنی باڵای دادوەری هەرێمە چووکە لە محکەمەکان ئەوان دەزان ئەوجا ئاماری بەڕێوەبەرایەتی گشتینی نێشتنی مادە هۆشبەرەکان بڕۆ بزانە ئامارەکان زۆر مەترسیدارن 1943 کەس لە ساڵی 2021 گیراون ئەوە بەس لە شاری هەولێر لەگەر شاری دهۆک بێن لە جگە لە شاری سلێمانی و گەرمیان و کەرکک و ئەو شارانە
جا ئەوانە یعنی ئەو شتانە چمان پێدەڵێن ئەوەمان پێدەنێ ئێمە لە مەترسیەکی زۆر گەورە داینا کوڕەکانمان کچەکانمان نەوەکانمان کەسوکارمان وڵاتمان هەمووی لە مەترسیدایە و لە دەستمان دەردەچن. جا مصیبەتەکەی لەوەیدایە مادەی هۆشبەر ئەوەندە زۆرە جۆرەکانی لە ژمار نایە. جا دکتۆر مادام تۆ هاتیە سەر جوورە ئەم جوورێت سەرەکی مەسەن ئەبێت ڕوەک حتا چ ماریگۆنە بت و ڕێگە پێداینە یانژی خشخاش ئەڤل وەکی پاکستانی تێتە چۆندن باشە حکمت وێرێدا چیە خودێ تەعالا مازنەیە خۆ ڕوەکێکی هەوسەڵ سەر ئەردیدای و خراپ بت بۆ مرۆڤە یعنی یهەی و خراپە و خودێ تەعالا وەکری ئەف ڕوەکە بێتە چۆندن و ئێدی شین بت ناف هەمی ڕوەکەدا. طبعا ئێمە جۆرەکانی سروشتی هەیە یعنی ئیوا هەیە هەر تەبیعی شین دەبی یان دەچیندرێ. جۆرەی دی هەیە ڕوەچیە و ڕوەچیە لەگەر مادەی کیمیایی دروست دەکرێت. جۆرەی ڕۆچی نیە هەر مادەی کیمیاییە لە معاملەکان دروستی دەکرێتن ئەوەی جەنابیشت دەرێت. طبعا رب العالمین لەبەرەوەی مرۆڤی دروست کردیە ئەو دەزانی ئەو مرۆڤە چی پێویستە. یەک لەوانە بەکاردێ بۆ زیاتر لە بۆ مەجای طبی پزیشکی بەکاردێ ئەبیتە مادەیە دەرێن دکتۆری مخدیر ونیە لە بۆ ئەوەی لە بۆ بەنجی بەکاردێ لە بۆ شتیتر بە ئیسیفادا زۆر ئاجا ئەوانەی لەو بوارەی اختصاسیانەیە ئەوان زیاتر لی دەزانن بەڵام ئەوە نەکرایە بەشەر بێ بەکاری بینی لە بۆ ئەوەی عقلی لەدەست بدات. ئەمە دەتوانین لێرە دکتور ئەو بڵین ئەگەر وەکو خۆی بە شێوازە زانستیەکەی بەکاربێنرێ ڕەنگە قازانجەکانی زۆر زیاتر بن بەڵام بەکار نێنرا ئیتر بۆ خراپەکە بەکاربێن طبعا دەبی لە بواری خۆی بەکاربێتن لە بواری خۆی. جا ئەوانە مادەیان زۆرە مەسەلەن سروشتی کەنەبی هەیە خشخاشی هەیە قاتی هەیە جا ئەوە تەفاسیلی زۆرە حتا دەرێ مەسەلەن 2 مەتر و نیوە ڕەنجی سەوزە لە فلانە وڵاتی ئەوە زۆرە مەسەلەن قات لە یەمەن زۆرە بەکاردێتن. دکتۆر مەسەلەی لە ناوەکان گەڕێنەوە ناوەکان زۆر دەمەوێت بەس ئەوە بکەیت جەنابتان دکتۆراکەتان لەوەیە دەزان کە کاریگەری چۆنە بەسەر مرۆڤەوە تاچێک کەسێک منێک فلان کەسێک کە ئەمە بەکاردێنێت کاریگەریەکانی چییە ئەوانە چیان بەسەردێت چۆن لە فترەتی مرۆڤ بوون و ئەفکاری مرۆڤایەتی خۆیان دەردەچن و چیان بەسەردێ لێکەوتەکان دوایی بەکارهێنان چییە؟ پێشی ئەو وەڵامی ئەو پرسیاردەمەوە گرنگە ئەو پرسیارە باس هۆکار لەبەرچیە ئەو مادەیە زۆر بڵاو دەبێتەوە. هۆکارەکان یەک لەوانە گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیە لە ناکاوەکان تێکەڵاوی عەرەب تورک ئێران ئەفریقی ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوایی سووریەکان فلیپینی و بەنگەلادیشی ئەوە یەک هۆکارە وجعلناكم شعوبا وقبائل لتعارف ئەخ ئەوە یەک لە هۆکارەکانە کە ئەو مادەیە زۆر جاری وهەیە ئەو تێکەڵاویانە ئەو تێکەڵاویانە ئەوەنە بەرەکەت و خێرە بۆ کۆمەڵگاش بەڵام بەشێکیشان بەڵێ هێنانی کرێکاری بیانی گەشتکردنە بۆ دەرەوەی وڵات و بە پێچەوانەوەش گەشتکردن هی بیانی بۆ خۆمان بە پێچەوانەوەش بەتاڵی بێکاری کە ئینسان بەتاڵ بوو ئیشی نەبوو ئەوەی لۆ دروست دەبی ناهۆشیاری لە هەمبەر مەترسی ئەو مادەیە هەروەها هۆکاری تر طبعا هۆکارەکانش لە کۆمەلگایەک لە بۆ کۆمەلگایەک دەگۆڕێ ئەو هۆکارانە لە کۆمەلگایەک هۆکاری ڕابردوو لەگەر هی ئێستا جیاوازە بە حکمی هەڵ و مەرجی ئابووری و کۆمەڵایەتی و کەلتوری یعنی پێشتر هیچ یاسایەکی نەبوو چەند ساڵ مەسەلەن 100 ساڵێک پێش ئێستا یاسایەکی لە بۆ دەرنادوە حتا لە فقی ئیسلامیش مادەی هۆشبەر لە حتا لە سەدەی 6 حتا سەدەی 6
لە کتێبە فقیەکانیش باسی ئەو بابەتە مادەی هۆشبەرەکان ناکرێت نەبووە چەند مادەیەک وەکو بند وەکو خەشخاش ئەو باتانە لە ڕووی شەرعیەوە کە حرامە ئەوە وازە حرام کراوە چۆنی و لەسەر چه ئەساسێک حرام کراوە بەپێی چ یاسا و قاعیدەیەک طبعا حرامکردنی خوای گەورە لە سوورەتی ئەلمائیدە لە ئاەتی 90-91 دەفەرمێ يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون أو جدوى لباشا يدفرمي إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون أو آيتك أو دو آية ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أنفسكم قتل النفس بكارناني مادي وهشبر حتميا دكتور مصطفى ظلمي رحمتي خوای لێبی قسەی زۆر جوان دەکە دەربارەی ئەو ئاەتێک دەفەرمێ لەوانەیە پرسیار بکەن دەرێن باشە مادەی هۆشبەر خۆ لە قورئانی باس نەکرا خەمری باس کردیە طبعا مخدرات اسم فاعلة کە زۆر لە خەڵکیش بەغەڵەت دەخوێنەوە دەرێن مخدرات بخۆی اسم فاعلة مخدراتە لە خەدەرە یەخدوڕوو هاتیە واتە ئیستەتەرە هەر شتێک عەقڵی ئینسانی داپۆشی ستری کرد ئەو عەقڵەی داپۆشت ئەوە پێی دەگوترێ خەمر جا دکتۆر مستەفا زەڵمی قسەی زۆر جوانی هەیە ئەفەرمێ قورئانی پیرۆزوشەی ئەلخەمری بەکارهێنایە بەواتە زمانیەوانیەکەی زمانەوانیە گشتیە هەمەلایەنەکەی لە بۆ هەموو مەستکەرێک بەکاری هێناوە بە چاوپۆشین لە جۆر و سروشت و مادە سەرەتاییەکانی هەر شتێک عەقڵ داپۆشی کەم و کوڕی تێدا دروست خەمرە باشە دکتۆر لێرە پرسیارێک دێتە پێشەوە هەندێک بۆن منە بەکارهێنەران پێیان وایە کە لەبەرەوەی ئەوە سەرخۆشت ناکە کاریگەری لەسەر عەقڵنی و عەقڵ ستر ناکات ئەوەی کە دەگوترێ عەقڵدا ناپۆشێت تەنیا جۆرێکە لە ئەنێرژیدان و تااقەت پێدان و ئەوەی کە دکتۆرەکان باسی لێەوە دەکەن بەشێک لە ئەو مخدراتانە ئەو مادە هۆشبەرانە کە بەکاردەهێنرێن هێز و توانایەکی زیاتر و عەقڵێکی تیشتریان پێدەدات ئەو بۆ ماوەیەکی کەم بێگومان دواتر تەدمیریان دەکات ئەوە تەنیا بۆ وەڵامی ئەم پرسیارە ئاوا دەڵێم چۆن وەڵامی ئەمان دەدرێتەوە لە کاتێکدا مەسەن عەقڵدا ناپۆشی چکە نوعیەتی هەیە خۆت دەزانێت ئەجا لە جۆرەکان ئەگەر ئینسان تەماشای جۆرەکانی بکە ئیوا هەیە مەستکەرە ئیوا هەیە عەقڵی خاو دەکاتەوە ئیوا هەیە وزە بەخشە ئەوجا هەر جۆرەکانی گەلێک زۆرن لێرە لەو ئاەتەی ئەگەر ئینسان بێتە سەر ئەوەتەی و تۆزێک تەدەبوری تێدا بکە یەک لەوانە خوای گەورە فەرموویتی ریجسون یعنی چ پیسە ئەوە یەک دوو خوای گەورە عرق و قماری إنما الخمر والميسر لەگەر ئەنساب و ئەزلامی دانە ئەنساب بەردێک بوو دایان دەنا دەچون قوربانیان دەکرد لە بۆ بتەکانیان ئەزلامیش سێ دار بوو وەکو تیر هەڵیان دەدا بۆ شانس هەڵیان دەدا لە بۆ شانس بیکە مەیکە جەخوای گەورە تەمانەوەنە شرکیاتە یعنی ئینسانی بەرەو هەڵدێرە بە شرکیاتە خوای گەورە لە گەرەوانە باسی کردیە ئەوە یەکە لە کردەوە وەثەنیەکان هەروەها فەرموویتی ئینەه من عەمەلی الشەیطانی بزانە یعنی خەتەریاتەکانی هەروەها فەرموویتی هەر کەسێک وازی لێبینی لعلەکم تفلیحون سەرفیرازە بی هەروەها خوای گەورە باسی لە دوو مەفسەدەی دەکەن لەوێندەر مەفسەدەیەکی کۆمەڵایەتی و مەفسەدەیەکی دینی لەو ئاەتەی طبعا مەفسەدە کۆمەڵایەتەکە ئەوە دیارەکە چ زەرەرەکی لە بۆ ئەوەی دەینێتن تێکچوونە کەسی کۆرانینە مۆدەین هۆشبەر یا دیارە ژیانەوەی تێکچێت
لێت ئاینێ پیرۆزی ئیسلامی دا بەحث کردیە کۆ چ سزایەک هەیە مەسەڵەن بچین بژین جەهەنەمیە دشتە ناف ئاگرێ جەهەنەمێدا تێ سزای خولوێرێژی وەرگرێت یان ژیل vêrê بتنێ تێکچوونە بارویە تەندروستیە و تشتێکی و سابوونینە گوناحێکی گەورەیە لە ئیسلام هاتیە لە بۆ پاراستنی پێنجشت پاراستنی دین کە پێ دەگوترێ مەقاسیدی شریعەتی ئیسلام پاراستنی دین پاراستنی نەفس پاراستنی عقل پاراستنی ماڵ پاراستنی وەچە نەسل یەک لەو شتانە عقڵە یعنی لە ڕووی شەرعی هەر کەسێک بڕۆ لە واجبات کە خوای گەورە تەکلیفی مرۆڤەکان دەکاتن هەر کەسێک مەسەلەن نوێژی دەکات دەرێ یەک لە شەرتەکانی عاقڵ بی حەجی دەکا عاقڵ بی ڕۆژی عاقڵ بی عقلی ئینسانی سەرچاوەیە لە بۆ چ لە بۆ ئەوەی ئەو واجباتانەی کە خوای گەورە لەسەری دانایە بەواسطەی ئەو عقلەی جێبەجێ دەکا ئەگەر عقل نەما کەواتە کەسەکە ناتوانی ئەو ئەرکانە جێبەجێ بکاتن لۆیە خوای گەورە یەک لە مەبەستەی شریعەتی ئیسلام پاراستنی عقلی ئینسانە عقل دەبی پارێزراو بی لۆیە خوای گەورە عقوبەی دادەنێ ئەوەی حەرام کردیە هەتەوە عقلی ئینسانی پارێزراو عقوبەکەی طبعا دوو ڕەئی هەیە هەندێکیان دەرێن وەکو عراقی دەبی جەڵدەی لێ بدرێ ئەو لە دنیاە دووەمینیش عقوبەی دی کە ئەو ڕەئیە باشترە تعزیرە یعنی قاضی یان حاکم بە گوێرەی کەسەکە و بە گوێرەی ئەو کۆمەلگای کە لێتی سلێمە لە هەرێمی کوردستان چ جۆرە عقوبەیەک باشە هەتاوەکو خەڵکەکەی ئێمە لێ بە دوور بێ دکتۆر ئەوە سزای دنیایی ڕۆژی دوای طبعاً ئینسان خوای گەورەترین نعمەت کە بە توویدایە عقڵە جا کەسەکە بێ ئەو عقلە جوانەی کە خوای گەورە پێیداوە لە دەستی بداتن ئێستا ئەو عقلەوە لە دەست دەداتن ئێستا ئەوە حاڵەتەکە تێگەیشتنیشی لەسەر هەیە وازحە پرسیارەکە ئەوەیە کەسانێک کە مادەی هۆشبەر بەکاردێنن ئایا گوناحەکە لە کەبائیر لە چ سنفەکی گوناحە و عقوبەیان هەیە لە جەهەنەم ئەگەر بێت و خۆیان پاک نەکەن و تۆبە لەوە نەکەن طبعا هەر کەسێک کە عقلی نەما خوای ناناسی کە خوای نەناسی ئەبێتە دۆستی شەیطانی ئەمن ئاەتەکەم خوێندەوە بزانە چ دروست دەکاتن یعنی خوای گەورە ئەفەرمی ئینەما یورید الشەیطان ئەن یوقیع بەینەکم العەداوە والبەغضاء بەهۆی چ بەهۆی خەمر و مەیسر و وەیەصدەکم عن ذکر الله وعن الصلاة یعنی واد لێ دەکاتن کەواتە هەموو ئەو کارانە چی لەو مرۆڤە دەکات لە سنفی چ گوناحێکە لە کەبائیرە بەڵێ لە کەبائیرە ئەو جەلۆش خوای گەورە لە ئاخیرەکەی ئەفەرمێ فهل أنتم منتهون باستفهام هاي وازی هۆکارەکان بەشەکانی ئەو هەیە سەرڕای ئەوەی کە لە کەبائیرە هۆکاری هەیە شیرازی کۆمەلگاتێک دەچێت ئەو ئینسانان ڕەنگە خۆی بکوژێت ئەو تەندروستە باشەی خۆی هەموو وێران دەکات لە ناو دەبە ماوەیەکی زۆر کەم گیان لە دەست دەدات یعنی جگەلەوەی کە مەسروفاتێکی زۆر لە خۆ عیلازکردن لەوەی کە ڕەنگە و کەسە پەنا باتە بەرکوشتن بڕین دزیکردن لە ماڵی خۆی وخا خێزان لێک هەڵدەوەشێت و چەندین ئامار هەیە خێزانەکان لێک هەڵوەشانەوە لەبەر ئەم بابەتانە دکتۆر شکل ببڕین ئەم دێت گەلتەت بەردەوام بین لێ یا گرنگ پەشیمان بینەش وی کارێ هەنێ و دەرگەیە تەوبەیە ڤەکریە ڕاستە ئەم vê carê guhdarîya kesekî bikîn hem karhênerên madeyên hojber biye hem jî bazirganî jî pêkiriye peşîman biye piştî ku hatiye deste serkirin ew xwe behsa xwe dikit ka çawa jiyana wî têk çûye ka çawa jiyana dewrûberê wî têk çûye guhdarî bikîn zêdetir babetê çend yani babetekê tirsinake em gelwet berdewamîn بەوەی مادەی هۆشبەر ژیانم کامل لە دەست چوو خێزانم لە دەست چوو مندارم لە دەست چوو مارم هەبوو ڕۆژێکی قوما بووم ئاگرم تێبەردا معمەلم هەبوو معمەلەکەم لە دەست چوو پێم نەدەکرا بچمە معمەلی
لە شەریکەکیشم دەکرد 20 گۆڕەکەم وەردەگرت ئەویشم لەدەست چوو وای لێ هاتی دی چوومەوە ماری خەزوورم خێزانم بینمەوە بە شەڕاتم لەگەرەوانیش ئەویشم چی دینە دە چوومە وێندرش بە شەڕ داهاتم چوومە ماری برایەکانم لەگە برایەکانم هەر بە شەڕاتم بچی بە شەڕاتی ماتا دەمێدی شتەکەم کەمە شتەکەم ناقسە بەوان ناچم دەرمان خۆرم دەبای بچم دەرمانەکە پێیاکەم پارەشم نەما بوو حتا تەنانەت ئاردم هەبوو ئاردەکەشم نەما بوو هیچ شتێکم نەما بوو هەستام بچم کردیدی کەتمە فندقان لە فندقان دەمامەوە لەبەر پارەی فندقی مازوور بووم جار بەجار ئیشیشی پێ بکەم بە مەوادی لۆ نەفەران بکڕم نەفەر لۆم بکڕن تا چەند پەشیمانی پامە چیە بۆ گەنجان پەیامەوەیەت و خونی مادەی هۆشبەر نەکەون درۆ دەرن بە جارێک دووجاری ماتاد نابی بەخوای بە جارێکی ماتاد دەبی یەک جار بەسە تاقی نەکەنەوە فایدەی نییە هەموو شتی لەسەدا دەنێن مەترسی دۆرە یعنی وەکی تو کاتیت نەوەدە بە جۆب زەحمەتە تو بێژ دەربە لە وڵات تاقی دەکەمەوە ئەمە لە ژیان هەموو شتێکم تاقی کردیتەوە هەمی تشتێکیش دەست دۆی ینی معاشەشی زۆر باشی هەبووە خێزانی هەبووە ئاگری لە ماڵی خۆی بەردایە لە معمەلی هەبووە کارزانم مەساڵحی هەبووە ئەوە لە هەزاران ئەوە یەک نمونە ڕاستە ئەوجا مەسەلەن هۆکاری سەرشتی جارێ ها دەگەڕێتەوە بۆ تاک بۆ تاک نەبوونی پەروەردەیەکی ئاینی لە خودی خۆی لە ماڵی هاوڕێی خراپ زۆر زۆر یعنی لە هۆکارە هەرە سەرچیەکان هاوڕێی خراپە هۆکاری تر بێ ئیشی چونکە شعرەکەیە دەرێ ئین الشەباب والفراغ والجدة مفسدة للمرء أي مفسدة ئەگەر ئینسان گەنج بوو ئەوە نییە حتا دەوڵەمەندی جارێ هۆکارە لە بۆ ئەوەی کە توش ببی مانەوەی شەو نخوونی لە دەرەوەی ماڵ نایەتەوە دوو شەوێ سێ شەوێ ئەو داک و بابە لی ناپرسی کوڕم ئەتوو لەبەرچە شەو نایەوە خەم و خەفەتی کۆمەڵایەتی جاری ئەوایە خێزان یعنی جارێ هۆکار دەستەوە سەر خێزان قدوەیەکی خراپە داک و باب لە ماڵێ ئالوودەبوونی یەکیان بێموبالاتی باوک دائیم ئیش ئاگای لە ماڵ و منداڵی نییە تندوتیژی داک و باب لە ماڵێ بەرامبەر بە منداڵەکانی ئەو جارە کۆمەڵگا یعنی هۆکار کۆمەڵگا مەسەن بوونی شوێنی ڕابواردن بۆ گەنجان وەکو مەلها گازینۆ کافتریا کە بەڕاستی کافتریا کارەساتی زۆر زۆر گەورەیە ڕاگەیاندن جاری ئەوهایە دەوریان باش نییە قوتابخانە بڕوا دەکەن لە قوتابخانە لە ئیبتیدایی مادەی هۆشبەر لە منداڵان گیرایە منداڵی 9 ساڵی 8 ساڵی ئەوە کارەساتە ئاسان دەستکەوتنی ئەو مادە یعنی جا بەڕاستی یەکی تر یعنی کە چۆن ئەمە بزانین ئایا منداڵەکانمان تووشی ئەو حاڵەتەی بوونە یان نا باشە دکتۆر ئەمە نمونەک دیت و مەگوهداری کرد یعنی نەبتنی کاریگەری سەروی کردە کاریگەری سەر مۆڵەوەی کردە ڕەنگە نۆڤ و دەنگی بنە مۆڵەکیشی تێ ڕاستە توبەی ئەوانەی کە کەتینە ناو مادەی هۆشبەر تاو زانی شتەکە غەڵەتە توبەکردنیان چۆن قبوڵە لە کاتێکدا کاریگەری نەک لەسەر خۆی نەک لەسەر عایلێ ڕەنگە کاریگەری خراپی لەسەر نازانم سەتان کەسی دیکەش هەبی چۆن توبەیان قبول دەکرێت واللهی جا ئەوە ئەگەر کەسەکە عاقڵ بی بێتەوە هۆش خۆی واز لەو مادەی بینی پەشیمان ببتەوە جارێک بینی خۆی و خوای تەوبەیەک بکە حتمیەن پاشی چاکبوونی دەتوانی ئەو عائلەی کە لەکەدار کردیە ئەو خێزانەی لەکەدار کردیە لەگەریان ئاش ببیتەوە لۆیش خوای گەورە دەرگای تەوبەی داناخاتن ئەگەر ئەوانە تەوبە بکەن ئولائیکە یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات یعنی حتا خراپەکانیشان خوای گەورە هەمووی لە بۆیان دەکاتە چاکە جا ئەگەر توانی
ئەوە دەتوانی خێزانی خۆی ئاش بکاتەوە مندانی خۆی ئاش بکاتەوە داک و بابی خۆی ئاش بکاتەوە کە هاتە ناو کۆمەلگا چکە ئینسان ئەگەر تەوبەی کرد زیاتر خۆشەویستتر دەبی لە جارانیش یعنی ئەو سیقە و متمانەی پێشتری بەڵکو زیاترش دەبی دەڵێ فلان چەند خرابووی ئێستا تەوبەی کردیە حتمیان جا ئەگەر لە بینی خۆی تەوبەی کرد خۆی گەورە ئەوەکانی تریشی لە بۆ ئاسان بازرگانیەکەشی کردبی ئەوەی بازرگانی پێ حتمێن هەر نەوعێک بی هەر لە ئاستەچی بی هەر تاوان و گوناحەک بی خۆی گەورە دەرگای واڵا کردیە کە ئینسان لە کەسی خراپ ببیتە کەسی باش ولا مێژوش ئەمە هەیتمان لە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل کە سەرسەختترین دژبنی پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم یعنی دژبنایەتی عەجیبی کرد لە ئاخیرەکەش بووە بەڕاستی باشترین کەس کە خزمەتی ئەو دینەی کردیە جا ئینسان مادەم پەشیمان بوو تەوبەی کرد تەواو ئینشاء الله بەرەو چاکتریش دەچی یعنی ئەمن دەرێن متمانەکەی زیاتر دەبیتەوە خۆشەویستەکەشی زیاتر دەبیتەوە بوو چارەسەرکردنی ئەوانە مەسەنە خەڵک لێی دوورکەوی نسیحەتی بکە چون مامەڵە لەگەڵ ئەوانە بکەین کە مادەی هۆشبەر بەکاردێنن و کەتینە ناوێ لە ڕووی شەریعەتەوە چۆن باسی ئەوە کراوە مەسەنەن کاکە چۆن حەلەچی لێ بکەین كلكم راع وكلكم مسؤول عن رعيتي إما هر همومان برپرسیارەتی حکوومەت برپرسیارەتی کۆمەلگا برپرسیارەتی دام و دەستگای وڵات برپرسیارەتی خێزان خوای گەورە ئەفەرمێ یا ئەیها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا خۆتان و ماڵ و منداڵتان بپارێزن لە ئاگری جەهەنەم بەڕاستی پێویستە داکوباب زۆر چاودێری منداڵەکانیان بکە بە تایبەتی ئەگەر منداڵی دیت لە ماڵی زوو تووڕە دەبی هەر دەچی شەڕانجێز دەبی و هەرچی لە مەسلحەتی تی نایکە و هەرچی لە بۆی خراپە ئەوی ئەنجام دەدا گۆشە گیری و تەنیایی بوو خەمۆچی بوو گرنگی نەدەدا بە خواردن درۆ و فێڵکردن و هەوڵی دەدا شتەکانی خۆی کەس پێی نەزانی دۆزینەوەی کە لە ماڵێ دیتە دۆزینەوەی ڕەنگە پێش ئەوجا ئەگەر ئەوانت بینی دەبی ئەتوو چاودێری بکەیت لەگەڵی بی نەسیحەتی بکەیت ئامۆژگاری بکەیت ئەگەر بە خۆدنا بە کەسانی تر ئەگەر هەرنا بەڕاستی یعنی لە دەستت چووە دەرێ بە خۆت تەسلیمی ئاسایشی بکەی بەگرتنی بکەی ئەوە لە ئاخر قۆناغ ئەگەر نا ئەوانە هەر ئەوەندە زەحمەتە کە توش دەبن هەر ئەوەندە زەحمەتە کە توش دەبن کە توش بوون لە دەست دەردەچی چونکە ئاڵوودە بووە کە ئاڵوودە بووە ناتوانی بەکاری نەینیتە بەڵێ بەڕێز دکتۆر یوسف شافعی زۆر سپاس لەو ماوەیە کە ماندوومان کرد سپاس لە بۆ زانیاریەکانت دکتۆر کولی چەمان هەیە ئەمنیش هەندێک دیاریم هینایە وەڵا ئەو کتابە دیاری بەرامبەر دیارە بەس دیاری زۆر بەنرخەکانە خودشتە ڕۆزی بە دکتۆر گەلە خۆشحاڵ بین دەڵێ کولیچا کولیت ئەی وەڵا ئەوە کتابەکەیە بڕیارە فقهی و یاسایەکانی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستەکانت خۆش ئەوە زۆر زەرورە بەڕاستی ئەوەش لە بۆ سەرکەوتوو بیاخۆ مای خودشتە ڕۆزی بە زۆر گەلە خۆشحاڵ بین خۆش بیاخۆ سەلام ئەف هشیاربینە هۆسا بەردەوام بە تایبەتیش ئالیە هەم یاسایی و هەمژی تەندروستی و هەمژی شریعەتی وەکو چەند ماترسیەکە مازنە هەرێکش لای خوبە يعني من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان إسلام همي بشيم دست في گۆڕان کاری هەنێ چێکین ئەvێ توش بی یانجی ئەvێ هەوڵدت نزیک بێت ئینشاءالله هەمی کەس هاری کار بنێت گەل عالیە پەیوەندیدار تایبەتیژی حکوومەتێک و بەرنامەیەکە زێدە کار سەرکردیەک و ڕێگریەکە باش لەوان مادەیە حساب کرد دکتۆر گەلە سپاس گەلە خۆشاودان کردو سپاس لە بۆ زانیاریەکانت هەر سەلامەت بی گەلە بخێرات
بارك الله فيك با توقيعك نخوا حفظ ويسر سليم سر تشاوه قلب خيراتي اوش ما ياخذش ترازي بابا قال لك ما ترسي داره أري والله بابا قال لك ما ترسي داره شو هريك شرخي خوبه بيت كور سيرفي كيف كتجبو الريغري كرني جو بتشكيش في بابا تيب در كيفن شكي شفت بيروزت ليلة القدر وشفت بيروزت رمضان وبيروزن وشفت دمو هيك انا شفت يجي هندك ديمانت طيبتش مزقفتا فيردوس ما فغوس انا شفت يكش مزقفتن باجار هوليري كو ماشلات آودانن ب كرنا سنت و نویج و شف يعني زندو کرنا وان شفت بيروز قرآن خواندنه بدعا کرنه افکار ما آذر فاروق پای که راستا خو اکش مزگفتا داد گل مدابتن دید ایمان هم طایبتش دیوه گوی زمزان این که روشیا چاوال مزگفتا ماشالله دیجی هم پارزگاری حولی ریجی بحثا وکرنا درگهین مزگفتا که بشوه طایبتش لیلت قدر کو افجی يعني كوركي جالكي بيروزا ان شاء الله خدي فيجش ما قبل كت يعني ام فيري مجلي برنامج باشي فين هر اخفناك خير ان شاء الله ده هول دين بيجين ان شاء الله اوجي بخير بتو ان شاء الله زنديك النوفا شبيت بيروزا ان شاء الله انا مشبوه وين تاومان لويك خداي جورا بر رحمتي القدر ما بخات شواني قدر او يكلي ردا قتريت ان شاء الله بمن بعبادة حساب بزور ما مستعيني عين زخل السر ودكنوكا ما مستلزنا بش خير ما دقات ان شاء الله ببريدة القدر دكوين من دون النظم بس بابتكم كرزور جرينجا ولا يقطعون واديا الا كتب لهم بعمل صالح زور كسب ولا مديني نيد تواني بجداري بكالغا بيغمبر صلى الله عليه وسلم لبو غزوات كان لبو كارني لايم بيويستا حبسهم العذر بيغمبر صلى الله عليه وسلم فرمي وانا عذر يعني مثلا عذر يا هينات وان بجداري بكن خواي جولك ده فرمي قل كل يعمل على شاكلته همو مروفا كان كرده وقدك بنيته بي روي نيتي خوي خواي جولك تعاملي لك انما الاعمال بالنيات والجامعي همو خيرك انما كواتا او ديما جواناني كهن لسرتا سري دنيا مسلمانان لمزقوتا كان لشوينا كان كعبادتي خوادا كان شواني قدر زندو دكنوا بێگومان لە هەرێمی کوردستانیش و ئێستاش لە هەولێر لە یەکێک لە مزگەوتەکان هاوکارم ئازەر فاروقی لێیە ڕۆژی ئێوەمان بۆ دەگوازنەوە مسلمانان نوێ خوێنان هەوڵدەدەن لە یەکێک لە مزگەوتەکان ئەم شەوە بەرز ڕابگرن زیندوو بکەنەوە ئازەر سڵاوت لێبێت لە کام مزگەوتی خەبەر و باس لای تۆ چی هەیە؟ بەڵێ هەندێک ژبان لەم کاتەدان باش ئێستێمە لە مزگەوتی سامیگەردین لە شاری هەولێر دیارە هاوڵاتێکی زۆری شاری هەولێر هاتوون بۆ مزگەوتەکە بۆ نزاکردن تاعات و عیبادەتی خۆیان چکومە شەو شەوی لەیلەت القەدرە لەم دەشەوەی کۆتایی ڕەمەزاندا دیارە هاوڵاتێکی زۆر بە شەوان تاوەکو بەرەبەیان لە مزگەوتەکان دەمێننەوە و هەر کاینەکانی خۆیان بەجێ دەگەنن من میوانێکم لەگەڵ داویش گوتەبێژی وەزارەتی ئەوقافە کاک نەبەز ئیسماعیل کاک نەبەزم کاتت باش زۆر سوپاس بۆم دەرفەتە لە کاتژمێر چەنەوە لێرەی ئەوە پێشم بڵێ ئەو خزمەتگوزارانی ئێوە بۆ مزگەوتەکانی شاری هەولێری دابینەکەن چییە؟ بڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاسی ئێوە دەکەم کە کوردستان 24 ڕێکی جیاوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بەخشیە مسلمانان و بینەرانی خۆی دەمانەوێت زۆر سوپاسان بکەین بەناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە بەڕاستی بەرنامەکانتان لە مانجی ڕەمەزانی پیرۆز ڕەنگدانەوەی زۆر باشی هەیە سوپاسی ئامادەکاری بەرنامە دەکەم سوپاسی تێڕوانین و بینینی کوردستان 24 دەکەم بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ بێژەرانی خۆشەویست و جەنابتیش کە بەم شەوە بەڕاستی لە ئەرکدای و ماندووی ئەم شەو لە ماوەی شەوی قەدری پیرۆز بەڕێز دکتۆر پشتیوان سادەق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بەیاوەری پارێزگاری هەولێر بەڕێزکاک ئومێد خۆشناو بێکەوە چەندین شوێنی ئاینی و مزگەوت و تەچیە و خانەقا و شوێنی ئاینیان بەستە کردەوە بە بۆنەی شەوی قەدری پیرۆز لە دواترینیشان ئێمە ئەم شەو لە مزگەوتی سامیگەردی لە شاری هەولێر لەگەڵ مسلمانانی ئەو گەڕەکە بەشداری شەوی قەدری پیرۆزمان کردو لێرە ماوەیەکی زۆر لەگەڵ مسلمانان داین و لێرە لە خزمەتیاندا دەبین لەگەڵ مامۆستای بەڕێزی ئاینی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەپێی پلانێک لە 6084 مزگەوت لە هەرێمی کوردستان ئەم شەو و بۆ سێمی شەوی قەدری پیرۆزە دەرگاکانی مزگەوتەکانی کردوتەوە مامۆستایانی بەڕێزی ئاینی ئێمە سەرپەرشتی بەڕێوەچوون و هەروە پەرستش و قسە ئاینیەکان دەکەن لێرە وەزارەتی ئەوقاف پلانی جیاوازی داناوە بۆ ئەوەی
لە خزمەتی هاوڵاتیانی خۆی دابێت و مامۆستای ئاینی سەرپەرشتی ئەو مەراسیمان دەکات و هەندێک خزمەتگوزاریشێکەوە وەزارەتی ئەوقاف پێشکەشی دەکات و لە هەمووشی گرنگتر ئەوەیەکەوە پێش مانگی ڕەمەزانی پیرۆز بەڕێز دکتۆر بشوان سادق وەزیری ئەوقاف کاروباری ئاینی بەڕێوەبەری گشتەکانی پارێزگاکانی ئەوقافی هەرێمی کوردستانی ڕاستباردبوویکەوە لە دەشەوی کۆتایی بە تایبەتی لە مانگی ڕەمەزان بە گشتی و دەشەوی کۆتایی بە تایبەتی خزمەتی ڕۆژەوانان بکەن خزمەتی موسڵمانان بکەن و هەموو ئامادەکاری شکراوە بۆ ئەوی لە پێشوازیان دابن بۆ پێشکەشکردنی مەراسیمی فتارکردنەوە و شەوانی قەدری پیرۆزکەوە هەندێک خواردن شتێک پێشکەش دەکرێت. ئەمە پرسیارێک بکەم کە دیارە موسڵمانان چاوەڕێن موسڵمانان هەرێمی کوردستان چاوەڕێنەوەیشەوەی کە کەی جژنە ئایا وادەی کە دیاری کراوە کە دەی نیسان دەکرێت یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزان ئایا وادێت تەواو دیاریکردنی جەژن ئەوە گومان تێدا نییە دەسەڵاتی لێژنەی باڵای بینینی مانگە لە هەرێمی کوردستان لێژنەی باڵای بینینی مانگ لێژنەیەکی باڵایە بە هەمەهەنگی لەگەڵ یەکێتی زانایان و ئەنجومەنی باڵای فتوای کوردستان و هەروەها لقەکانمان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئێوارەی ڕۆژی 29 ڕەمەزان ئێمە داخستبەی ئینشاءالله داخلی 22 ڕەمەزان دەبین ئێوارەی 29 ڕەمەزان دادەنیشن بۆ دیاریکردنی یەکەمی ڕۆژی جەژن کۆ دەبنەوە بەپێی بەڵگەی شەرعی بەپێی بنەمای شەرعی بڕیار دەدەن لەسەر دیاریکردنی جەژن ئەگەر ئێوارەی 29 ڕەمەزان ئێمە ئەمە داخلی 22 دەبین بەیانی ئێوارەی 29 ڕەمەزان مانگ بە بەڵگە ببیندرێ ئەوە بێگومان ڕۆژی دواتر دەبێتە جەژن بەڵام ئەگەر بێت 29 ڕەمەزان بە هەر هۆکارێک لە هۆکارەکان نەتوانێت بە بەڵگە شەرعی مانگ بدرێ ئەوە بێگومان ڕەمەزان دەبێتە سیتەوە و ڕۆژی دواتر دەبێتە جەژن بۆی چاوەڕێ دەکەین و ئەو لێدوانانی کەوا دەدرین لەسەر جەژن ئەوە لای ئێمە هیچ بنەمایەکی نییە و پشتی پێ نابەسترێ ئەوەی کەوا هەیە ئێمە پشت بە بەڵگەی شەرعی و بنەمای شەرعی دەبەستین کە لێژنە تایبەتەکانی ئێمە لە لێژنەی باڵا و لێژن لاوەچەکان لێ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بڕیاری پێویستی لەسەر دەدەن. تبێش وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی کە لەگەڵ مابووی بەڵێ دیارە بە بۆنەی شەوی لەلێت قەدرەوە دیارە هاوڵاتێکی زۆر هاتووە کامە لێرە لە ناو مزگەوتەکان ئەرکاینەکانی خۆیان بەجێ دەگەن و داوای لێ خۆشبوون لەخوای گەورە دەکەن بەڵ دەگەڕێمە لایەوە وای الله خودش ترازی به تازر خودی خیراتش بنویس تو جیل مزگفته بری تو درکوی بو ماشی دعا بکە بو خوشی دعا بکە ای خودش ترازی بد وای بچه بحشت ان شاء الله گله سپاس هولی افکار ما آذر فاروق ماشاءالله دیمنن آودانی مزگفت اب شب و روش نو هولی را پایتخت و همین کردستان بتایبەتی شوت لیلت القدر دیمن دل خوش کردن یا ربی هر آودان بن ما مستا سرود چی تایبەت بە لیلت القدر هەیە نیە هیوادارم هەبی الله او تسمع ما مستحسن يا الله يا الله مناقشة شي قرمة دمك على مدينة قالي غريب دمك على مدينة قالي غريب درمان مليراني أكواني طبيب درمان مليراني أكواني طبيب دم من بحوشك روضة شريف دم من بحوشك روضة شريف دل مهردانك بيتاكو نبينم دل مهردانك بيتاكو نبينم آي رفيقك لاي مكان يوتناقن رفيقك لاي مكان يوتناقن لا دردو بريني من سار درناكيان لا دردو بريني من سار درناكيان شولا دوري بيغمبر خمبر دكام شولا دوري بيغمبر خمبر دكام بودي داري الرخصري هرن زادك يا بودي داري الرخصري هرن زادك يا رفيقا لما برسنسيات سرايمن رفيقا لما برسنسيات سرايمن دلك دوري بيغمبر شون بحالي من دلك
شون بحالي جيان بزايح روي تمنم جيان بزايح روي تمنم خوينا بك استنقانا لو دردي مين خوينا بك استنقانا لو دردي مين اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا الله. اللهم يا قريب الفرج اللهم يا قريب الفرج ويا مجيب الدعوات يا الله ويا عاليا بلا درج أناس مكروبون من أمة محمد عجل فرجنا وفرج المسلمين في كل مكان يا الله يا الله. اي بارك الله فيك ويش الله خدش ترازي ويش الله بتشبحشت يا ربي. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف بس ما أبوك في غنبر صلى الله عليه وسلم أماج الشكر بسروي حتى خزمتي فرمي يا رسول الله صلى الله عليه وسلم كاتك زانيم شوي قدره سدو عايك تايبة للشوي قدر بك يا الله زور جرينجا مثلا استا احتمال بينران عندك دعاء هي مثلا سبحان الله والحمد لله وانا قلت لها بلان بتايبتي فرموي شوي قدر سدو عايك بكم فرمي يا عائشة قولي اللهم إنك عفو كريم دور روايات كريم هاتي وإنك عفو تحب العفو فاعف عني أجريج لنا زماعبو مثلا فاعف عنا يعني لهمومة اللهم يعني أي خداي پروردگار تواني بكل ديكش أي خداي پروردگار إنك كافك لبو خطابة لقل خواي جورا إنك عفو أتو لي بردي الله لي بردشت في خوش لين ببورا الله زانا أو دعاء خالد ببوري هم مشتكى أو زور ماش هندي جرينكتر هي لا والله نية خالد رازي بلاد ببوري تاو أري والله إن شاء الله نامرين تاو كاتي خوالي ما رازي إن شاء الله مهم يبتنا بحشت يا رب يبتنا فردوس الأعلى اللهم آمين يا رب العالمين. برنامج كردستان 24 طيباتيش ين هيفا رمضان و پیروز
زنجیره که برنامه گلک تایبت همیشه او برنامه نگریده جیان ما مسلمانا و جیانت نوا کمالگه ده هاری کاری کرنا هفدو نبتنی مسلمانی بو مسلمانی بلکه هاری کرنا هفدو بیل برجاف کرتنا نرگز نجی پیکاته اولی نجی پیکاته نتوی یعنی آری کاری جید کن ماشاءالله دلیوانا گلک مازنه یعنی که پروژه آلی کاری کرنی جی پریوت بن وید کسید گلکت لیهاتی بن الحمدلله سپاس بخوده جبویوان برنامه جی کردستان 24 اما از دو نمونه گلک جان بحث کم یک شوانا پروژه تایبتی جیه هف بش یت نیفبر و دزگه خیرخوازی بارزانید گل کردستان 24 او جی نوجینه ماشاءالله و چندین سال آلی کاری گلک تایبت پیشکشیوان کسات کن اوین کو پیتویپ آلی کاری هیو برنامه چاکه جی یه او جی گل تایبت اب تایبتی جبوی آشکرنا وان دلین ایکو دو توره بجام افشا خود حس کرد تایبت بحث برنامه نوجین کین کو زیده تایبت مروف ها وصا حس کرد خوزی مروفی جی پیچه با حالی کاری آوان کسا کرد با اوید پیتوی پالی کاری هی پیشکشکاری برنامه که بابیم زین او چی دکات هره یالله محمد هاوکار و هاوریشی خوشویستی خومانه ذكرم خوي بيت باسي برنامج محمد شوشي تبوتشي هندي روشي هاي خدش ترازي عليكم السلام ورحمه الله نواه مو قوزه برا والله ما بزر دبي والله باشم برا سلام كيف يظلم اتش قوزي كوريت ورنا والله ندي بهم محمد برا هيم كوريت خود خوزو طيبه يلا يا خو بخير هاي خدش ترازي يلا سپاس خيران دار يلا بخير محمد ما شاء الله هرب الك بي سي اف و دزگه خیرخوازی بارزانی و او لوگوی تایبتیج همی گاوال پیج و آلی کاری کرنه و او دسته همی گاوای درج و در خستن وان کسابت کتینات نوان نهامتی و نخوشی محمد کوی والله الحمد لله وزيبه والله الحمد لله ولا قلب باشي و افصاله قالك دلي من تر مقارنات قال بار افصاله بوم قال خوشتره بو خودين ظالم اف شوازي افصاله بوم قال او شواز و ديكور وني يعني رتمه كي بتكي راحت رو يخوشتر بو راست مش هول مان دا يعني مجلسي اساي خوش خو خلق مثلا ديار هندك برنامج تابتي للرمضان دا خريشي عبادته خريشي الروج دغري مثلا سر رئيس كار اوانش خوشة يعني ازواجي هادئ مجلسي وكويكا فعلا لنا ومالي هاري كبير ميوان بين لنا ومالي وان او رسميات الجدي واشتر بيشفتر ان شاء الله بروجرام بلانيت باشتر جبوي خدمت كنا جهما ام بين سرياش همي گرنگترو هم کردستان 24 هم دزگه خیرخوازی بارزانی و جا هم اکی امنا بجین تقریبا تو بیا حلقه واصله کنی بین هر دو کدامونه چونکی تو پیشکشکاری هم الویری جو بیجر هم جبوی دزگه خیرخوازی بارزانی جو افکار گلک تایبت بیگ و یعنی هف بشکریه یاش همیه گرنگتر حتی نو که چند کس بینه برای کافی برنامه آلیکاری ورگرتین و بینه خودان مال و حال و نخوش هاتینه چاره سر کرن مال چند هزار هاتینه آودان کرنش هزاریه در باز بینه تا بحثا نوجینه ما نوک دزگه خیرخوازی بارزانی همی که تو بچه دزگه او موازنه من مهوانداری یک تایبت بو 18 سالت یه بوری دا یعنی بصدا خانیت جیجیانا یا خلقی هاتیه گورین ده پروژه نوجین دا نوجین تنه برنامه که تلویزیونی نینه نوجین پروژه که یه مزن بردام دزگه خیرخوازی بارزانیه که بشه گشوی برنامه نوجینه که هف بشت نورا کردستان 24 رو دزگه خیرخوازی بارزانی ده دوی پروژه دا بیت برونی که جی مباحث لیکر بیتا و هم بریشان روژاج کاغ مساجی هاد بوم بحث کر کرتی اگر بیشم او خزانو ام هل بجیرین پشتی کود چند فلتر رکادا در باز بیتن الدیف بیور و همو خال بندی ها سره یعنی که چند زارو کنه بابی وان ماه یه نساخه چنه مدرسه سرچاوه دهاتی هیا کری اف همی وقت کن که خزانش همیا هجیتر یعنی همیش هجینه بس یش همیا خرابتر بیجی لجنه هل بجریتن اوا کو ام اف خزانته ته هل بجارتن بری هر تشتکی خانیه بو تتا دابین کرن همی تشتت ناف ماله بزنس اکا بچوک بو تتا دانان ماشاءالله اگر کس نبیتد و ماله دا کو یعنی تو بزنس اکی بودانی تو دکان اکی بو وکی یا جوی خارنگه اکی چونکی
چی بیتن کەسی ژنێک وانی بیتن ئیشی کەس لەبەر- نەشتن وە- وە. یان ژینە ئەو شەڕەزایی نینە وەختی نەبیت کو ئەم بزنسێکێ بۆ دانین ئەم ئێکیشوال سەر بزنسێکێت دانین بۆ نمونە ئەم دەوێ یان وی کوڕیان کچە دانینە سەر شولێکی و دەبیژنێ بل ئەڤەل دەفتە کار کەتن بەس دا فێری شولی بیت ئەم دێ معاشەوێ دەین ئەم دێ موچەوێ دەین شەش هەیف ساڵەکە داکو ئەڤە ئێدی پشتینگی لوی پیشەی دایە بەردەوامی ئەوێت کو ئەف هەردووکە نەشن وەکو بێژن ئەزعف الئیمان ئەم موچەیەکی هەیڤانە بوو دابینکەین ئەوژی چێت بیتن ژنەکە نەشێت بچیکێت خۆیت ساوا پێلیت چی شولکەتن نەشێت ماڵدا شولکەتن چ نانی چێکەت یان بژین کارێ دوورمان و وا کارا بکەتن چکە هندێکی تین ینی چکە ئەڤژ هندێک شوە بارەنە هەمی کەس فێر نابن ینی ئەڤەنینەوەکیت بێژن ئەدگەل هەندێ ئەگەر بچیکێت وان گوزارۆکێت توش خواندنێ ڤەقەتیا بن ئەم زەڤرینە سەر خواندنێ و تێچوێ 2 ساڵت خواندنەوە ئەم دابینکەین ئەگەر نەخۆش هەبن ئەم تێچوێ چارەسەرەوە دابینکەین ئەگەر چارەسەرەوە لێرێ هەبیت ئەگەر دەرڤە هەبیتن ئەم تنینەش دەرڤە و مەبەرینکێل حەلەب چەژیمە هەبوو مە هەنارتەش دەرڤێ وڵاتی ئەدگەل هەندێ ئەگەر قەردار بن قەردێنوە بوو بژێویە ژیانێ بن ینی بوو هەندێ بن و یهش بەرنساخیە یهی کرێت خۆنی بنەداینە یهی زڕۆفێکی گەلێکی تایبەتی بسەری هاتیوێت قەردار بووین دانا قەردت بۆ هەر تشتێکی دی یەدوێ خێزانێدا پێویست بیتن ئەڤە وەک ئەبگشتی وەک پرۆژە چەند خێزان سوودمان بووینە ئەس شەبێژم حتا vێدەقێ چکە ئەم بەردامین و سبۆژی مە حتا نوکە تقریبا مە نێزیکی 40 خێزانە یە سوودمان بووین و پرۆسەم شێن بێژین بەردامە و ڕۆژ بۆ ڕۆژێ پوێ باوەری و متمانەیە و خێرکەر و بازرگان و وەبەرهێنەر لە ماوەی چەنددا چل خێزان سوودمەند بوون ساڵا ئەکێمە دەست پێ کردمە نە خێزانکردن دەست پێک بوو بوومە مەگوت vێت دەست پێ بکەین پێنگاوێکە باش بکومە دەست پێکردی ساڵا پشتنگی پار زدەتر بووم بوو سێزدا ئەف ساڵە پلانامەدا حتا 16 و هەفتاژی ئەم vێگاوێ یە شول سەردکەین و خودان خێر ژیت بەردەوامن ینی هەر یە تاینە سەر هێلێ تشتێک و گرنگت ئەدوێرەدا باوەریە یا خێرکەرە کو ئەم هەمی شەفافانە ئەم هەمی شەفافانە ئەوی کاریت ینی هەر کەسێکی هەبیتن بێژتن وڵاهی برا من پارەی هەیە و مدوێت خێرێکی بکەم بەس خودی ئەنزانم ئایلێت فەقیر vێگاوێ خواستن ینی پلێبورین و هەند فێلکەر و بناوێ محەممەد کەس تەلەفۆن لۆ من دەکەن دەڵێ بە محەممەدی بڵێ ینی بێتێک ئەو دەڵێ بێتێک نەماوە مستحقین دەرم کاکە وڵی شتەکەن لە دەست منە ئەوە هەمووی فلتەری پێدا تێدا پەڕی یەک دنیاشتی ئەو بابەتە جار بەجارێژ ڕقمت دەبۆ ڕەوان دەکەم دەڵێم کاکە و جنازەمەت و کو تەرتیب دەکەی لەگەڵ ستاف و با بڵێن ئەوانەی کە هەڵدەستن بە و بابەتان چکۆندا ئاسان نییە ئەوەی کە باس کرد و خێزانێک هەڵدەبژێری ینی ئەوە ستافێکی دەوێت لێکۆڵنەوەیکی تەواوی دەوێت تابزانەوە عیلێ چەند مستحقت چەند مستحق نییە هەموو ئەو شتانەوە بابەتێ باست کرد نوری لێ دەباریوە نییە ماشەڵڵای لێبێ کاک موساش لێرە بوو باسم کرد گوتم ینی لەگەڵ محەممەدی تەمەشا دەکەی هەموو جارە پێ دەڵم ئەوە نورت لێ دەباری محەممەد هەمیشە ملا حەزم کردیە ژوان ئەو کەسانەی کە بەخشەرن دەبەخشن نازانم ئەمن وا هەز دەکەم یان فعلەن هەروایە دەموچاوێکی تایبەتیان هەیە ئەوەی نانی برادری زۆر زار ئەم جاملەیەک دی ناکەین بەزەوە بەرنامێ بەدەکە بڵێم ئەگەر نە بەدیوەچی دی قسەی لەگەڵ دەکەم بەرنامە نەبووە وەڵ حاصل محەممەد دەڵێ باسکە محەممەد حیاتە ئیدی ئەو کەسانەی کە دەبەخشن بەخشەرن جۆرە دڵیەکیانێ جۆرە دڵ و دەروونێکیانێ ینی هەز دەکەم جیاوازترن لە کەسانی ئاسایی بەهۆی ئەم بەرنامەوە ئەم فرسەتە بۆ تووشیاوە کە لە ناو وەزعەتی بەخشیندایی باشە ڕاستە بەرنمەیەک دەکەیت تەنیاوەکو باس کرەوە بەرنامیش تەلەڤیزۆنی نییە بابەتێک کە ئەوە چەندین خێزان لە سای ئەم بەرنامە و لە سای ئەم پرۆژەی کە دەستگای خێرخوازی بارزانیە ئاوەدان دەبنەوە باسی خۆتمان بۆ بکە کاتێک کە بەرنمەکە دەکەیت تۆ هەست و دڵ و دەروونێکت هەیە وەکو مرۆڤێکی وەکو پێشکەشکارێک نا باشە وەکو مرۆڤێکی بەخشەر چکە تۆ بەشێکی لەوە زانی بێگومان کاک هەندرێن ناکردێت زدی کاک هەندرێن سۆرانیش کاک هەندرێن
راديو دو موزة فكرة هندرين جيان ئافرین زانی چۆنە بابەتی بەخشین ئێمە هەموو کەسمان برسی دەبین هەر کەسێک لە ڕۆیکەوە برسی دەبێ خواردنی ڕۆح ئەگەر بڵێم چۆنەوەی کوتو لە خواردن کۆمەڵی خواردن هەیە کە مەعیدە تێر دەکات بوونە دۆڵمەیە کفتەیە برنجەوانی ئەوانە هەموو خواردنن ڕۆح کۆمەڵێک خواردنی هەیە لەوانەیە هەندێکیان پەیوەندی لە بینی خوت و خوایە لە بابەتی لەوانەیە بابەتی ئاینی بێتن بابەتی دین بێ بابەتی نوێژە قورئان خوێندنە هەر کەسە تەواان بە پێ فکری خۆی یان ئەو کەسێک کە باوەڕی پێەیە بابەتی بەخشین یەکێکە لەو خواردنانەی کە بەڕاستی پێویستە ڕۆحمان پێویستە ئەمە تێری بکەین یعنی من ئێستا کارمەندێکم لە دەستگای خێرخوازی بارزانانی لەوانەیە 1 دیناریشی هی من نەبێت وەکو ئەو ڕۆژە کە سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانانیش کاک موسا باسی کرد ئێمە موظفین و لەوانەیە موچەیەکیش وەردەگرین بەڵام بابەتەکە ڕەبتی بە ڕۆحمانە وەڵای ئێمە وا هەست دەکەین هەر ئەو کلیلێکی ئێمە پێم بەوانمانداوەکی خۆمان بووە لە کاتێکدا کە لەوانەیە بەشێکی زۆری هەر خودی ستافەکەش خۆیان ئەسڵەن کرێکی بن لەوانەیە هەر هەمان وەزعی ئەوانیان هەبێتن بەڵام ئێمە هەمویان محەممەد لەوان زۆر دڵخۆش محەممەد یعنی شوام یعنی گەلک بەڕۆمە هەبینە مەسەنەوەکی تو کلیلێ خۆنی پێشکەش یەکسەر کتەگیری باشە تو وان وەزعی چای تو مرۆڤەکێ دڵڕەقی دڵنۆزەکی کە مەسەن ئەس دێ ساکەمی بژم والله عافیە محەممەد چۆ تەحملت کە تۆرەکە بەرنامەی پێشکەش کە و کلیلێ بدێ و حتا توژی مەسەنەن خۆ ئاساییکی و یعنی ڕوندەک چاوێتەنە چونکی گەلە تایبەتە بەس لێرە نەگری توی چاوی یعنی مەسەنەن هات وان وەختادا چونکی نه یعنی ڕاستی نەکارەکە بسانە هەیە بەڵێ زانی سەر شێوازی بەرنامەی کوبگەهمەوەی خاڵێ گەلێک جارە گەنگەشە مەناقەشە سەرنجی تاتەکردن ئایا کە ئەم فەیست ئەڤا ئایلا نیشان بدەین یان نە هەمی جارە ئەزلوێ قەنەعەتێ بووم کو هەر خێزانێک تۆ جارێ فەقیری مشکلە نینە ینی هیچ عیبێکت فەقیری دانینە ئەف ئایلت هە ئەوان ئەف خێزانێت هە گەلێکت بەڕێزن و یەت وی ڕەوشەکە تایبەت دای دەرباز بین ئەوە ئەمت دەینێ هاوکاری نینە خەلاتێکە ئەم شێن بێژین کو ئەم دەستەوە بگرین ئەوە واجبێمەیە فناچی بیتن چجارە ئەم هوسا هەزر بکەین کو ئەمە تاتین منەتێکی الڤاتکەین و ئەو الڤێرێ بیت ئەم الڤێرێ بین فهەمی جارە ینی ئەش مژی هەستێت هەین ینی هەندێک جار هەبووە من ینی وەکی بەڕامە ئەفشەڤەژی کوهاتی خوار ڕوندکش چاوت مژی تێن ینی ئەژی ئەو دکەم بەس ئەس خۆ کۆنتترۆل دکەم ئەس حەس ناکەم کو ئەف خێزانێتە هەز بکەن کو دلێ منیت مینتە پێوە ئەوان دلێمەیت مینتە پێوە چکی ئەمێت هاتین ئەمە بلندت بینین ئەمە مازند بین ئەم تێن واجبەکە و ینی vێت ئەم بکەین و ئەم زۆر جار لە ئەرتیاحی نەفسی خۆت کە دەبینی هۆکارێکی لەوەی کە برادەرەکەت هاوڕێیەکەت نزیکەکەت هاو زمانەکەت هاو نیشتمانیەکەت یارمەتی دەدەی لە مەشەقەت و ناخۆشیەک ڕزگار دەکەی بۆ حاڵەتێکی ئاسایی کە ژیان بکە ئەگەر خۆت ببینیەوە کە ئەو سەبەبەی بێگومان لە خۆشیان دەگریەی بێگومان ئەو جامە خۆمان کۆنتترۆل دەکە بەڵام جار هەبووە بوونە لە خانەقیم بووین لە وەرزی یەکەم وڵا لەگەڵ ئەوەی کە کلیلی خانوەکەمان پێدا زۆر دڵی خۆش بوو لە خۆشییا گریە منداڵەکانی لە پشتی بوون ئەوانش دەستیان بە گریان کرد تا من هەر خۆم کۆنتترۆل دەکرد ئینشەڵڵا پیرۆزە و هەزار خێری لێ دەبین و ژیانێکی نوێ و دەرگایەکی نوێوە سەریم کرد ستافەکە خۆ لە ژێر چاوە ستافەکە ئێستا خۆ دەبینی سەریم کرد مساوڕەکە وێنەگرەکە دەستی بە گریان کرد لەولا وێنەگرێکی تیش دەستی پێ کرد خڕژەکە لەولا کۆنتترۆلکردن دادت نادا ڕاست هەمویان ئەگەدار بکە دەگرین و دیارە من نازانم بگریم کۆنتترۆلکردن لەو کاتانە زەحمەت دەی بە تایبەتی کۆنتترۆلکردن هەنێک جار بەدەستی خۆت محەممەد تو خۆشی کرێکی سێکی تایبەتە بەس مەسەن هین هەری کاری تو خۆ کرێکی ئەنژی تو ناو شقة وخوني خداي والحمد لله مثلا وضعته باشه ڕەنگە زێتر ها هەست پێ بکی کابرا کرێکی بە شولکە بدە کرێ ئەس ئەحساس دکەم ئەمە نامجاملەیە و خودێ هەمی دل بە ئەس وەختت بژم ئەس ئەحساس دکەم کۆمە چەند کلیل داینەفۆ کونەیەت مژی بووینە پڕێکات دەستگای خێرخوازی بارزانانی ئەس ئەحساس دکەم هەندە خانێت هەین ئەس کرێچیمە بەس الحەمد لله
خودی روش بروشه دقیقه بود دقیقه درگیت گلک باشی المفاد کتم وجا برادم امشي دين قالوا ما فيش درجات باش بمجد لا خلق زور كومنتي عندك دنوسي لسرمان لسرتوش يعني سود زاني وانا هي داخل والله ابراهيم ما تشكريت اري بخوي كنت من في سمان زار وزا خراب تريمن ان شاء الله خدي هاري كاري همي وبد باش استوفي برنامه مثلا خوش خلقي مثلا قال جرام خوجي مثلا برنامه كي دي تشيكي بساعته وبروجا حتی برنامه که تو چیت کی مثلا بو نمونه چاره که کیان 25 خلکن مثلا گل افسانه خلق هین چه برنامه که اوسا مثلا چند زحمت این پیوند من حتی دیار کن بو خلکی کو اوا نخوشیا که گله که مازنه تیتا چرا سر کنو ام بو دیار کیم چند خلکه کت کیم این چند پیوند مجیل من خودی وكيد بيجن خودي ما بخير بنفسيت بس راستي يعني ماندي بونا قالك زوره ديارة انا مصطفى هميه چونكي ياماش زاخويا حتى خانقين ما شاء الله افصاله مشنگار جاهي ما شاء الله و چونكي بو كار خيره ما گهنه دا يعني خوب هراستن و بس ما گهنه دا جهه کو بيجين اوي ماترسيا يان اوي دي گرينگ ام بگه هنا خزانه که خزانه که رزگار كين الفير از دريفت بينم از سپاسيا هم ميوا كساب كم اوي ماندي چت بيتن از درد كوم راسته بس راستي اگر اوت همینه بن یعنی کش منشه تقریبا چند کارمندن دستگاه خیرخوازی بارزانی و دستگاه کردستان 24 بو برنامه نوجین دا سرپرشتیار نوجین مهی مامسا کاک اسماعیل کو سلاوارزت بوی هنه کارمنده که دید گل من کاک شاخوان او جیه ماندیه و دگل هنده یعنی همی اوفیست مه دستگاه خیرخوازی بارزانی یعنی حساب که برمنا دهو که ما نینرا تیازاخو هچی بیت او سه چهار کارمند پیوند میجیلن دهو که پنج شش کن آخری یک دو همین بنا چند کارمند تقریبا خودی اشیم بیشم با همیه زیادتری 100 کسات وی پروژه دا کارت کن ما شاء الله بس بو وی پروژه اشیم بیشم 100 يعني لا خمان لكردستان بسوار دزگی تاچند هما هنگن دەزانم حتمما دەڵێ ئێستا هەما هەنگن بەڵام دەمێ وەکو خۆی باسی بکەی مەسەرەن ئیدارەی کوردستان بیسوار کاک محەممەد مەسەرەن تەکنیک کاک شاهۆ بەرنامەکان کاک سۆران هەموو یعنی ئستاف هەروە بەڕێبەری گشتی کاک ئەحمەد زاوێتی تا چەند هاوکارن و قسەی ئەوان بۆ تۆ تەشجیعی ئەوان بۆ تۆ کە بەرنامەیەکی لەو شێوە بکرێت چۆنە چییە؟ کوردستان 24 ڕاستی لكم دقيقة كأوقات من لدزجاي خير خوازي بارزاني مو بيشو بما كرسان بيسار بهواله كانيش كبيجنياز ما كرد بو بروجي كي أوا ببيدو ضليل لكم دقيقة بهمو تواناي لوجستي و بلين برودكشن و أنا وهاتونا تبيش يعني لروي ميديا يوا لو دقيقة تاوكو استا براستي اوي كزور كونتاكتم لقلي هي طبعا همو مديره كان يعني همو كسا كان بس زياتر او كم لقل كاك محمد وكاك شاهويا ليرا وسباس هذا كم زور جار من زختكي زور زونيا لسر دروز ذا كم فلانشت مان دايت فلانشت مان دايت فلانشت مان دايتن اي داو كريم ليكتورا بنسر والله جا اول شيء بلام هر دوكمان نتيجه كمان بو اوي كوي اسدي بيني سباس بخوا هم كومالك خزان اما اودان دكينو لهمان كاتيج دا اما ضلي هزاران خلق خوش دكين كبرنامج كدبين ضلي خلق او خوش بوا دست خوشی حتی رمضان مثلا نه ناف مالت خودانه نه پاشی و فطارت و ناف مالت دادن چی که این مجری کاری نه چی که حتی بشکه زیاده چون که صبایش تا گوتو اوی نکرنا هی بس جیبو او جیاب زحمته اره والله بير بونمونه ام دکا عیالی گلیه نه خود فقیر ما اره والله از جاره اگر هاری کاری های نبیتن انا شب چکی زانیم وقتی تو بچه دو الهولی نه مشکله کشانی نه بس تو بچه دیر و اوی تا پروژه نه و اگر اوی هاری کار نبید همی گاوا ده ازرام سروی بیتن با و با وتعالى با قصيرة معفيكا ولا با افرجي از شو ما دبي لضلي بيها قرداري مالي وشي دوني كاك مت يتم قرداري مالي يا جرينكي كاركي بيروس كن محمد شوشي وي خودش ترازيبت اخذ شو اللي حاسي لك هذا خرمات دوي ان كذا از كيف وبرو من كوتش في تزويد هردو قد بميلا هردو ايش ده خرمات هذا ضمن يعني هرا ينجي اما بس والله يعني هاتو شي قداريا يعني سي محمد مستوى جيبكي دسترودك طيبت
جرب بلا بو مال جيبه نه بينهم جرب خوش ان شاء الله خودش ترازیم الله الشبيه والله جا من زور حزم لدنكي من شاوي ويا اي خودش عرفت روحي روحك الله زلمه شاويه الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا لهم درجات عند ربهم ومغفرة ورزق كريم صدق الله العظيم بارك الله اشتروا زيبت يا ربي دستكان دفيرات من ويست إن شاء الله شبعشت بالغ قرآن يجبين قال بلوي الشوكة شيء قدره لا بزيني قرآن إنا أنزلناه في ليلة مبارك زوري الزانان لسروي الدواين دفر من ليلة القدر ليلة مباركة هل بنص قرآن بيزقل ويكجمال لي وإنا أنزلناه في ليلة القدر بدل سورة الدخان خواد فرمي إنا أنزلناه في ليلة مباركة في لبو ظرفية للغة عربية يعني لو شودا شوتي مباركة حتى هردا بزاندني في يوزات ورحمات خوايدي تخواري سبحان الله أو الشوانة حتى لروي زنابو بنراني جونبي حتى حيوانات هموي كبدة بي هموي يعني هادئ دبي اشتكان هموي واي جورا لبروي أو بركة فيزي دادا بزين لو شو قدريك الشوي قدره إن شاء الله خود اشتروا زيبت إن شاء الله بشبعشتي دست خوش بن أري وكو قرآن خواندي برسيارك بومتشي بومتشيك ئەم جارم پرسیارێکتان لێ دەکەم زۆر جار ئێمە ئەوانەی کە لە میدیادا کار دەکەین یان چ بێژەری یان پێشکەشکارین لە خەیاڵی خۆماندا داناوە ئەگەر فلانە کەس فلانە سەرۆک فلانە کەس میوانە بێت بەخوا ئەو پرسیارەی لێ دەکەم پرسیارێک بۆ هەردووکتان ئەگەر تەخەیول بکەن بەرنامەی با ناڵێم تا چەند جایزە ئەو پرسیارە بکەم بەڵام ئەگەر پێغەمبەری خوا میوانتان بە چ پرسیارێکتان لێ دەکرد
والله زۆر تایبەتە زۆر تایبەتە ئەمن ئەو پرسیارم لێ کرد چونکە یەکشت زۆر سەرسامم بەوە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێک کە دەچووە لای خوێندنەوەی خۆی هەبوو بۆ کەسەکە باشە مەسەلەن بە کەسێکی دەگوت تووڕەمە بە بە کەسێکی دیکە دەگوت لەگەڵ دایک و باوکت باش بە ئەو خوێندنەوەی خۆی هەبوو ینی ئەو توانایی هەبوو کە کەسەکان بناسێتەوە یان مەسەلەن ئارابێک دەهاتە لای دەیگوت چی بکەم دەیگوت ئەوە بکە تەواو دەچێ بەهەشت یەکسەر ئەو پرسیارم لێ دەمگوت چی بکەم خوا لێم ڕازی دەبی دەزانم ئێستا هەندێک شت هەیە لە بۆ عەوام وازحە کە چییە بەڵام هەندێک تایبەتمەندی هەیە مادام پێغەمبەر هەیە ئەمن ئەو شەرەفەم پێ ببردرێت کە ئەو پرسیارە لە پێغەمبەر بکەم صلی الله علیه وسلم ئێدیەوە پێغەمبەری خوا هەر ئەویشە شەفاعەت لە بۆ دەکات لە لای خوا پێی دەڵێم ئەمن مەسەلەن چ بکەم خوا لێم ڕازی دەبی حتمما ئەویش پێم دەڵێ کە لیستێک شتێکت پێ دەڵێت تەسەوڕ ناکەم لیستێکم پێ بڵێ ڕەنگە ئەو خوێندنەوەی هەیە لە بۆ من پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەحمەتێکی عامە یعنی وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا یەک لەوانەی کە تایبەتمەندی وکی جەنابەت باس کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسەکانی خوێندیتەوە یەک لەوانە عەرابێک هات فەرمی مەتە الساعة یا رسول الله هاتە ناو مەجلیسی ئەوەی کە جەنابەت تازە ئاراستەی ئەوانت کرد متى الساعة يا رسول الله پیغمبر صلی الله علیه و فرمی وما عددت لها چت ئامادە کردیە هەر ئەو های پێگوت يعني خوێندیەوە پێ بالفرق سەی جەنابەتەوە فرمی وما عددت لها چت ئامادە کردیە ئەو پرسیارەی دەکەی فرمی یا رسول الله حب الله ورسوله خۆشەویستی خدا و پێغەمبەرەکەی صلی الله علیه و فرمووی مادام إذن المرء مع من أحببته فرمی ئەتوو لەگەڵ ئەو کەسێک کە خۆشت دەوێ حتما جەنابیشت کە ڕوبەڕووی ئەو پرسیارە بایەوە لێ دەپرسی حتما ئەتوو کە پێغەمبەرت خۆش ویستیە صلی الله علیه وسلم و لەسەر بەرنامە و ڕێچکەی ویشی و هەتا ئەوەش کاک محەممەد بۆ نمونە یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لە بۆ ئومەتەکەی کردێ بە تایبەتی بەس فەرمیوتی ئەنتم ئەصحابی وهؤلاء إخواني فەرمی ئەوانە ئەصحابەی منن لەگەرە من ژیانە بەڵام ئەوانە يعني کتێبەشیان بۆ هاتووە و پێغەمبەریشیان نەدیتێ ڕوبەڕوو ئیمانیشیان پێهینایە والحەمد لله خەڵکەکەش لە خوای بە زیادبی لەو ئاخر زمانش الحمد لله خەڵکێک وا ڕووی لە دینە ئەوەش زۆر مهمە پێغەمبەر صلی الله علیه و فەرمیتی من تمسك بسنتي عند فساد أمتي فله أجر 100 شهيد وفي رواية أجر 50 شهيدا فرمووی ئەجری 100 شەهیدی هەیە زمانی خۆی ئەگەر لەو زمانێکە خۆت بپارێزی خۆت بپارێزی و لەسەر ئەو سیستەم و ڕێبازەیوی بڕۆی حتما ئەجرێکی زۆر گەورەت دەگاتی صلى الله على محمد صلى الله دەنەگوت پرسیارە خۆشەوە تا پرسیار کرد بەرسف مەقسەدم پرسیارە خوب خودمانە ئەبخۆ ڕاستی ئەوە مرۆڤ دەبێژێت کۆجارێ بڵۆ مە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیدوە ئەو هەمی تشتێکی بی چکی هزار جا شکر الحمدلله يعني تأينو سروي درجه كده مروف بسيارة جيكت همي بسيارة هاتي ناكر مثلا تشل دف منام والحمد لله اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا يعني همي تسكاتي بس هكا أزبم اكتفاء بي وقال هندي إذا بيجمي يا پیغمبر اللهم صل على محمد بيجمي كابوما بحثي شوا إسراء ومعراج بك تفاصيل شو ناتا وتتشديتيا أوكو مراق وهات ناتا يعني أفا يعني واش بقى داري كرنام بس بيوم إلا قال شو الشفاعة من أبوك خدي پیغمبر صلی الله علیه و سلم ان شاء الله اگر بسیارت ما برسردان ان شاء الله شفاعت اوش بخدمت جنابتان بعد یکش کات فرموی یا رسول فرموی سل دعوا بك فرموی خدمت پیغمبر دک صلی الله علیه و سلم زور لخدمتی بو فرمی داوا بکە ئێستا ئیمە داوامان چ بوو مەسەن بۆ شتی دنیاییمان داوا دەکرد کەل و پەل و شتی وا دوعای دەوڵەمەندیەوەی دەزانی سەحابەکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی إني أحب مرافقتك في الجنة فرمي يا رسول الله حزم لي زيراني تبوم دوستي تبوم لبهشت فرمي عليك بكثرة السجود فرمي قد التوي دوستي من بيو نزيق بي لمن لبهشت عليك بكثرة السجود زور سجدي بو أخوائي قولي إن شاء الله اللهم آمين بأميدا إن شاء الله اللهم آمين تقولت ما لدز ديت خاله السردمي محمد كرتي دو چه پرسیارکی او پشت هنگم ده خود را خوش تخوازی چکه اوه صاف پرسیار دونه یکی نکرد خودی نه والله ما پرسیار بومن يعني او پرسیاره بوم چه بوم گفت کلا چه پرسیار کن
تهزر خود نکریه خودی نظانم که من او جرعت هبید از باغم یا نه حضور رایده بس نظانم جاری که بسیار بمنین راستی ای بارك الله فيك محمد دیسان کاده عند فرمات دیمه یک کاریت بخاطر کدوم بس عسیلی محمد جرات خیرات مال رابگه هندک نانی بابو پاشی بهش بیر نکه برا شباب خوش یا خوب خیر بی هل هبی خودی ماش طاعت لدوی هیوی و باشه بید خیر جی انشالله ببار نگتن تماما وای خودش ترازی بد یا ربی وای هر سرکفتی بن یا ربی خودش ترازی بد انشالله صلابت ببنا 600 پروژه 600 خانیا بدنا هجاره 600 ما مستداشتی تشتكي اميكلوك انت چونكي ما وقت تقريبا تبع حسيت سبرايز اكيد السبرايزه باش ميجا جنابتان معلوماتان هي اللي كاك اندرين وقت باسم كل وتمشتشي ان شاء الله دكما صبرك ديكما اشتش تايبتي ولا او ستافي كليرش ان شاء الله انه كان دمويكي باش تبابي الله بالله سبرايز بيت دام سبرايز بلو بيت هر چند زيتر بيت خوشتره وانا جوش بكن ولو تسيو زيارشتك قوريه او تو بايلش لبي الستروي الله كارتون هذا ما مستوى تشيو ده بارك الله بچه بختي خودي هو ما مستا خودي خير ايبن بس السبرايز اكو بمكري عليه اوه اللهم صل على محمد اللهم صل على محمد صلواتك اللي بدها سر قلبي سبرايز مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي صل عليه يا ربي صل عليه يا ربي صل عليه صلوات الله عليه محمد سيد الكونين والثقلين والفريقين من غرب ومن عجم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي صل عليه يا ربي صل عليه يا ربي صل عليه صلوات الله عليه بس ما أتوم خوش داوين أو ظلمي روج وشاوي بس ما أتوم خوش داوين أو ظلمي روج وشاوي أوي أتوي خوش داوي ببكنا بيني غما أوي أتوي خوش داوي ببكنا بيني غما صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي صل عليه يا ربي صل عليه يا ربي صل عليه صلوات الله عليه اللهم صل على محمد اللهم صل على محمد اللهم صل على محمد تفتش سبرايزه هي خودش تراز اي دست كانت خوش دست تخوش من خدای خیرات ابا حساب که پاشی و ما ابرو دي ما مستعتو لقر ما مستهندريني ورن كارت والله ت بخوي بايس تبي دواي هر ما مستار بس هو كوب او سيدتي انا انقوش بخون سبرايز او كوب وبريار والله بريارة كهربو ابو خوش اي دست كانت خوش براتي هذا زين هادو التحابو ها هادو تحابو كاكا دللو دواي برنامج كاكا اللي يردين كوتاي القي ابرو با پاشی با من با پاشی با من شبه ما مستا قليد الشعب الباسط وداعك اي تايبت تجاوز لزاراني بيرشتر دي الله
بخيرتي أي ماجي رحمن بخيرتي أي ماجي فيض لطفي الله يا عدد بخير بخيرتي أي شواني ذكر الصلوات يجو تراويح بخيرتي أي ماجي برصوز ومهري خدايا يا 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 بخيرتي شواني قدروا نازل بوني قرآن الوداع الوداع بخيرتي هوا دارين لقى الخوات برد بيد قناه تاوان الوداع يا رمضان ببيتك كار للروج محشار صلواتي خداك لزمالي بيغمبر اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على محمد اللهم صل على محمد ما عندي نبي أخو أي روجي أم شتكي بارك قلتي الله قلتم بانجتشي كرتي الديوان طاقتي استيان إصراحة شو دكي دير عندك هر تاشهد أن محمد رسول الله بخود صند بي أوي حزدك أجر هموي بي أجر وين دربي الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة
حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. لا إله إلا ما شاء الله أي ما شاء الله أي ما شاء الله زۆرتر داواکاری زۆر لەسەرەوە تا لە مزگەوتەکانی زۆر بۆ مەقامەی دەخینم. والله ئەمە پار ینی ئەو مۆزوعەمان باس کرد و تەرەحمان کرد و ڕژاندمان ئەوە بوو لایەنی پەیوەنددار لە ئەوقافیش هاتین لێرە وتیان ئینشاڵە لە بۆ ساڵێکی دی ئەو مۆزوع حەل دەبی مەسەلەی ئەو فرە دەنجی جیاواز لە بانکدان لە مزگەوتەکانی هەولێر ینی بڕوا بکە ڕۆژانە ئەو بابەتە لە چەندان جێ لە سوۆسیال میدیا خەڵک باسی لێوە دەکات ینی هەموو خەڵکی کاکم درێستان بوونم لە مزگەوتی خۆمم قناعات بکەیانی مەسجم دۆ دێ دەنووسی دەرێ توخوا مامۆستا ئەگە بکرێتن ئەو مەسەن بە تەمەنە بانگ نەدا خۆ من ڕێزم هەیە بە تەمەنانە پیاوی باشن و ئینشاءالله لە جێی گەورەی منە و خۆشەویستی ئێمەنە بەڵام لە هەمان کاتیش یعنی دەنگ بانك دديت مثلا خلقك شعائر الإسلام دي ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب وابو خوي فرمتي أواني كسانك كبرزشكو رادقر الناوي خوا مثلا الله أكبر كتبانجي خلق دكي حتى وآيات لسر بلال حبشي دابزي ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين حتى دفرمي المؤذنون أطول الناس أعناقا يوم القيامة يعني پیغمبر صلى الله عليه وسلم فرموتي أواني كوان مليان زور دريجة چون هيك دكرينو لروج قيامت أواننا كبانك بيجن دنجيان خوشو خزمتي أو ريدك زمان ما بس مو يعني ما باريش كساني بيوندار لأوقاف وهاتي قسمان لسر كير ك تاصالي دابي يعني بو أمثال إن شاء الله وبابتها مجيبة زيادة بيو ئاخراوەتە بەر واری جێبەجێکردنەوە ینی بەڵام ئەم پرۆژێت تا ئێستا هەر جێبەجێ نەبوو نازانم وەڵاهی حەیفە ئەو شارە جوانە معقول نییە وەڵاهی دەنجی وا هەیە بانگ دەدا هەر زۆر ناخۆشە با سەریح بین هەر زۆر ناخۆشە ینی کاکە بابانگ نەدا و کەسە خەڵکان هەیە پرۆژە بێتە جێبجێکردن ئینشاڵڵا وەڵاهی شتێکی نازانم ئەوەندە زەحمەتە بانگە و تەواو ڕێک دەخرێ و کەسانی دەنخۆش و تەواو یان جێگایکی وا دابنێن مەسەرەن مامۆستای ئەوها مەسەرن کەسانی مەسەرەن دەنگ خۆش و لێزان لە شتەکان سەبوڕەکە دابدرێ مەسەرن ئەو گەنجانەی کە ئارەزویان هەیە بەشداری بکەن لە ئەو خولەی مەسەلەن ئەو خولە بکرێتەوە بەسەدان کەس هەیە هەزاران هەیە دەنگ خۆش حەزیان لێ بێن ینی بانگ بدەن خەڵکانێک هەیە بانگ دەدا والله ئێستا لەو ستودیە ئەو کاک محەممەدەی خۆمان دەنجی ئەوەندە خۆشە لە بوو بانجی باوەڕکە ماشەڵڵا زەی شڵاوجی بتە بانک هەلدێر هەر سیستەمی هەبی ڕێک بخرێت تەماشا دەنگ خۆش بێنە ئەو هەموو مەدارسێ بارك الله فيك چەند ئاەت قورئان و پیرۆز هێدی هێدیان بەرەف دومایکێ بچین بسم الله الرحمن الرحیم 4 دقەق خاطری خۆ بخوازین یان چ خاطری خۆ دەخوازین و ئەف مامۆستا خوا حافزی دەکەین و ئەو زاد دەینەوە حافظ هر وانده بو الله خودش ما هميا راضي بالدعاء ما هميا بكن اي خودش راضي. السلام عليكم ورحمه الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. اذهبوا بقميصي هذا فألقوه على وجه أبي يأت بصيرا وأتوني بأهلكم أجمعين.
فصلت العير قال أبوهم إني لأجد ريح يوسف لولا أن تفندون قالوا تالله إنك لفي ضلالك القديم فلما أن جاء البشير ألقاه على وجهه فارتد بصيرا قال لم أقل لكم إني أعلم من الله ما لا تعلمون صدق الله